لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. يكلنا وبرز بيروزكان خواي جورا ناوي برزي الحكيمة كيكلنا وجوانكان خواي جوري بواتاي أو خواي جورا همو كاريشي بدانايي بحكمة لشويني خوي لكاتي خوي لجزي خوي أنزام ددات لبروي حكمة لزماني عربي وضع الشيء في موضعه داناني هرشتيك لشويني خوي ما في خوي بپی شایستەی خۆی پێ ببەخشی کەواتە خوای گەورە هەر کارێک دەکاتن هەر ڕووداوێک ڕوودەداتن هەر ئەفعالێک لە ئەفعالەکانی خوای گەورە بەپێی حکمەتی خۆیتی لەبەرەوەی ناوی پیرۆزی الحەکیمە بە حکمەتی خۆی ئەنجامی دەدا. جا ئینسان سەری لێدەر بکایان سەری لێدەر نەکاتن بزانی یان نەزانیتن چونکە ئەو کاتە ئینسان حکمەتی شتەکانی لەو بە دیار دەکەوی کەوا زانستی لەبارەی هەبی عیلمەکەی لە بۆ ڕۆم ببیتەوە مادام تەنها خوای گەورە عەلیمە بە هەموو شتێک ئینسان عیلمی زۆر کەمە لە چاو عیلمی خوای گەورە هەر خوای گەورەش لە حکمەتی کارەکانی خۆی تێدەگاتن ئینسان تەنها حکمەتەکی زۆر کەم لە کارەکان تێدەگات بەڵام مادام زانی خودایەک هەیە کەوا بە عیلمی خۆی هەموو شتەکی گرتیتە خۆ و هەروەها خودایەکە هەموو شتێک ئەو دروستی کردیە خودایەکە حەکیمە کەواتە دەبیت تەسلیمی ئەمر و فەرمانەکانی خوای گەورە بیت و ناڕەزایی دەرنەبڕیتن لە بەرامبەر ئەفعال و ئەمر و فەرمانەکانی خوای گەورە. حکمەتی خوای گەورەش هەم لە ئەمرە شەرعیەکەیتی هەم لە ئەمرە کەونیەکەیتی. ئەمری کەونی وەکو دروستکردنی ئاسمان و زەوی و خەڵقی ئینسان لەوەی کەوا لەو مەخلوقاتەی خوای گەورە دروستی کردیە و بەڕێوەی دەباتن بەو پەڕی حکمت و دانایی دروستی کردیە و بەڕێوەی دەبات. تەماشای ئاسمان و زەوی بکە تەماشای دووری خۆر بکە لە زەوی دووری مانگ بکە لە زەوی سوڕانەوەی زەوی بە دەوری خۆیدا سوڕانەوەی زەوی بە چ خێراییەک لە چ خولگەیەک ئەو هەموو ئەستێرانە لەو ئاسمانەی دێن و دەچن هەر یەکەیان بە ئەندازە و بە هاوسەنجی زۆر بە دیقەت و وردی دێن و دەچن بەو پەڕی حکمت و دانایی خوای گەورە دروستی کردینە لە گچکەترین تا گەورەترین شت خوای گەورە بەو حکمەتەی خەڵقی کردیە لە مەخلوقاتی خۆی ئەوە لە ئەمرە کەونیەکەی بە هەمان شێوەش هەر ئەو خودایە کاتێک پێغەمبەرانی ناردی عەلەیهی السەڵات وەسەلام و پەیامی خۆی ناردیە شەریعەتی ناردیە ئەمر و فەرمانی ناردیە ئەو ئەمر و فەرمانەشی لەو پەڕی حکمەتدایە ئەو شەریعەتەشی لەو پەڕی حکمەتدایە کە دەفەرمی نوێژ بکەن زەکات بدەن ئەمرەکانی خوای گەورە جێبەجێ بکەن و کە دەفەرمی لە تاوان و خراپەکاری بەدوور بکەونەوە هەر شتێکە ئەو ئەمری پێ کردیە یان قەدەغەی کردینە ئیلا لە حکمت و لە دانایی ئەوە دەخوازیتن ئینسان سەردەر بکایان سەردەر نەکە لەبەرەوەی خوای گەورە لە زەڕەیەک تاک و مەجەڕەیەک لە بچووکترین تاک و گەورەترین شت لەو کەونەی ئەو پێی ئاگادارە بەو ئاگاداریەی خۆشیتی کە ئەو ئەمر و فەرمانەی بە ئێمە کردیە ئینسان ناتوانی لەو زانستە کەمەی خۆی بربەرەکانەی و معارەزەی ئەمر و فەرمانی خوای گەورە بکاتن ئەو خودایی کەوا بەو حکمەتەی هەموو کار و بارەکانی بەڕێوە بردیە ئەگەر ئینسان لە سەرەتا واشی لە بۆ دەربکەویتن کەوا کارێک شەڕی تێدایە خراپەی تێدایە ناخۆشی تێدایە ئیلا خوای گەورە ئەگەر لەلایەنەوی بیتن نەک لەلایەن ئینسان خودی خۆی بیتن ئەگەر ئەوە لەلایەن خوای گەورە بی ئیلا نەتیجەکەی خێری تێدایە لەبەرەوەی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی الشەڕ لەیسە ئیلەیک ئەی خوایە شەڕ لە بۆ تو نییە خوای گەورە ئەگەر شتێک بەسەر ئینسان بینی نەخۆشی و ناخۆشی و زەحمەتێکی تێدا بیتن مادام لەلایەنەویەوە ئیلا نەتیجەکەی خێر و مەسلحەتە و حکمەتە ئەو جەمە لە بۆمان دەربکەوی یان لە بۆمان دەرنەکەویتن لە کۆتاییەکەی کاتێکەوە هەموو ڕووداوەکەمان پیشان بدرێ لە ڕۆژی قیامەت ئەو کاتە دەزانی کەوا خوای گەورە هەموو شتێکی بەو پەڕی حکمەتی خۆی کردیە. تەماشا بکەن کاتێکەوە مەلائیکەتەکان خوای گەورە ئادەم دروست دەکاتن دەرێن ئەی خوایە ئەو ئادەمت لۆ خەڵق کرد لە کاتێکنەوەی ئادەم فەسادی و خراپەکاری بڵاو دەکاتەوە لەسەر زەوی خوای گەورە چ وەڵامی مەلایکەتەکان دەداتەوە نافەرمووی لەبەر فلانە حکمەتی ئینسانم خەڵق کردیە دەفەرمی ئەی مەلایکەت وەرە زانستەکەم فێر ئادەمی کردی ئایا ئێوە دەزانن ئەو زانستەی کە فێری ناوی شتەکانم کردیە
مەلایکەتەکان کاتێک دەزانن عیلم هەموو ئیخوای گەورەی ئەگە خوا عیلمەکمان پێ بدە ئەو کاتە دەزانن دەرێن سوبحانەکە لا عیلمە لەنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. خوایە پاک و بێگەردی لە بۆ تو، ئەمە هیچ عیلمەکمان نییە ئیلا ئەوەی ئەتوو بەمەد بەخشیبی بەڕاستی ئەتوو عەلیمی هەر بەخۆت زانای بە هەموو شتێک و حەکیمی هەر بەخۆشت حکمتت لە هەموو کاروبارە چیە. کەواتە ئینسان کە زانی خوای گەورە حەکیمە دەبی حکمەتیش لە کاروباری ڕۆژانەی خۆی بەکاربینی و شتەکان لە شوێنی خۆی دابنێ وەکو دەفەرمی يؤتي الحكمة من يشاء ومن يؤت الحكمة فقد أوتي خيرا كثيرا. خوای گەورە حکمت دەبەخشی بەو کەسێکەوە ویستی لەسەربی ئەوەی حکمەتیشی پێ ببەخشی ئەوە خێر و بێرێکی زۆری پێبەخشیوە. خوای گەورە حکمتمان پێ ببەخشی لە کاروبارەکانمان. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة.